شێرپەنجەی منداڵ نیشانە ئاگادارکەرەوەکان. شینومۆربوونی پێست و خوێنبەربوون ئازاری ئێسکەکان بە شێوەیەکی گشتی. گرێ یان هەڵئاوسان بە تایبەتی ئەگەر بێ ئازار بێت و بەبێتە و هەستکردنی بە نیشانەکانی هەوکردن. دابەزینی کێش و بوونی تا بەبێ هۆکار کۆکە بە شێوەیەکی بەردەوام یان تەنگە نەفەسی هەناسە بڕکێ ئارەقکردنەوە لە شەودا. گۆڕانکاری بەسەر چاودا وەک لە بیلبیلەی چاوی سپی، سەرەتای خێلبوون لە دەستدانی بینین، هەروەها شینبوون و ئاوسان لە دەوری چاو. سەرئێشە بە تایبەتی ئەگەر بەردەوام بێت، ڕەشانەوەیەکی توند بە تایبەتی بەیانیان و خراپتربوونی لە ڕۆژدا. ئازاری لەش و ئێسکەکان هەڵاوسان بەبێ بوونی هیچ پێکانێک یان هەوکردن. ئەگەر ئەم نیشانانە بوونیان هەبوو، ئەوە پێویستی بە پشکنینی خێرا هەیە.